ئەوەی ڕاستی بێ لە ڕۆژی دووشەممە نۆی مانگ نۆی دا دوای ئەوەی کە ئەمە هاتین وەکو ڕۆژانی ئاسایی پابندی بەدەوامی خۆمانەوە لە حدودی دەوری سعات 11 بێ یان دوای 11 بێ دوای کە من لە ژوورەکەم نابم دیارە دەرفەتێک هەیە بۆ دانانی نامەیەک لە ژوورەکەم کاش هەر نامەیەکی هەڕەشە ئامێزە کە ئەمە نازانم چۆن لێکدانەوەی بۆ بکەم بەڵام خۆی لە خۆیە بارێکی دەرەوەنی خراپی دروست کردووە لای نەکەر من لەوانەیە لای زۆربەی مامۆستاکان ئەوەی کە من لەسرم بوو من ئاگاداری بنکەی پۆلیسم کردووە سەبارەت بەم بابەتە و هەمان کات بە نووسرا ئاگاداری سەرۆکاتی زانکۆم کردووە سپاس بۆ هەموو لایەک ئەوانە دەستیان کردووە بە لێکۆڵینەوە و تەنانەت سەرۆکاتی زانکۆش بە سپاسەوە ئەوەی ئاگادار بم ژنێکی لێکۆڵینەوە لەسەر ئەم بابەتە داناوە و بە تاکید ئەم سکاڵایە من تۆمارم کرد هەر لە هەمان ڕۆژە لە بنکەی پۆلیس ئاگادارم کردنەوە کە شتێکی ئاوا ڕوویاوە و ئەوەی جێگەی سەرسوڕمانە بەڕاستی ینی کە من 5 ساڵە لێرە خزمەتەکەم وەکو پێشتر ڕاگەری کۆلێج کە تا ئێستا شتێکی وا ڕووی ناوە.